حاجی پارەکە بوو الله أعلم پارەکە بوو یعنی ئافرەتێک هات بۆ ماڵمان دانیشتە بوو تر لەگە خێزانما دیار بوو بانگی کردم وتی ئەو ئافرەتە ئیشی پێێتە یعنی فوتم فەرمو و خوشکەکەم بە خێر بێ ئافرەتێکی ڕێک و کوڵمانە وتی مامۆسا مناڵەکەم شیری نییە لە فڵانە شوێنەوە هاتوومە واللهی ئەوتم واللهی 25,000 لە ماڵما هەبوو 25,000 لە ماڵما هەبوو باشە وتم خوشکەکەم ئەم 25,000م لە ماڵەیە وتر نازانم بەڕاستی کەی معاش دێ و کەی نایە ئیتر چەنی لێ هەڵیگرە و چەندیشمان بۆ ئەگەڕێنیتە هەڵیگەڕێنەوە بۆمان بگەڕێنەوە واللهی 25ەکەی کردە گیرفانی و ماڵی ئاوابی یەک نێ بۆمان نەگەڕانەوە تێگەی بەخوا لیدا بەخوا لیدا ڕۆیۆ ڕاگرا بەخوا مامۆستا ڕاستەکەی فەقیری بێویژدانی ژەیە مامۆستا من وتم ئینشەڵڵا ئیسا 15 هەڵەگرێت دەیمان بۆ جێ هێڵێ هەر هیچ نەبێ یعنی ئیمڕۆی پێ بەڕێکەین بەس بەخوا هەر 25 کردە گیرفانی و ڕۆی یاخوا نیوشی گیانی بێ ئیتر ئەگەر مستحق بۆ یا من لەبەر خوای گەورە کردومە بە نمونە ئەیهێنمەوە خەڵکێکی یعنی تۆ بڵێ من 25,000 لە گیرفان مایە 25,000ەکەش لێ بسەنێت یعنی بەڕاستی جارێکیان بە هەمان شێوە فەقیرێ هاوتم وەڵڵاهی بەس سەلاجەکە هەیە وەڵڵا خەریب و بڵێ مامۆساگیان خەریکە پیکابە هێنە بارێکات وتم بەس سەلاجەکە یعنی سەلاجەکە بارکەم یعنی ئامادە بوو سەلاجەکە بارکەم بۆیە یعنی ئینسانی مسلمان كاتيك كيوتا لقومان وأبيت فقير لا يسألون الناس إلحافا داويشتو مقل خلقين ناكن أو يقل صفاته كسي هجارة كسي بعزته بوي داواتان ليكن رحمتي خواتان ليبي أو كسانيك الرخلاويان هي ئەزانن دەستپاکن ئەو کەسانێکەوە کاری خێرخوازی ئەکەن قەیچێکە ڕوویان لێ بنێن لەبەر خوای گەورە بەڵکو بتوانن هاوکاریتان کەن بەڵام کارەکەی ئێمە کاری داعوەیە خوای گەورە لێمی وەرگریە ئەوە تا ئێستا بەم درەنگانە هاتمە خزمەتتان زانیتم بەخوا چکە مەشغەڵەتێکی زۆرم هەبوو ئەڵڵا لە منیشی وەرگێ و سود و ئیسفادەش بە ئێوە بگەرێ و پاداشی ئێوەش باتەوە یا ڕەبی کاک حاجی گیان